جۆرێک لە نەخۆشی کوشندا لە نێو ڕەشەوڵاغ لە باشووری کوردستان بڵاو بۆتەوە بە جۆرێک هەر ئاژەڵێکی ماڵی کە دووچاری نەخۆشیەکە دەبێت دوای 48 کاتژێر مردار دەبێتەوە. سێلەکان کە توش ئەبن دەویان کولە بیتن و پێەکانیان کولەبی هەر چاپەلی خوارێ هەندێک لە چێلەکان گوانەکانشان شەقە بیتن پیسەکانیان دێتە خوارێ ئەوان شیریشان وشەکە بیتن هەندێک لیچیان دێتە خوارێ تەبەقی کەمیان پێوە دیارە و لە مەودوو ڕۆژێک سەر ئەمرن. بۆ ڕێگریکردن لە نەخۆشیە ڤایرۆسیەکان ساڵانە وەزارەتی کشت و کاڵ لە وەرزی بار و پاییزدا هەڵمەتی ڤاکسینکردن بۆ ئاژەڵە ماڵیەکان ڕادەگەێنێت. تا ئێستا هیچ یەک دکتۆر نەهاتیە مەسەرەن بوارە ئان پاییزا بکوتی لە بە ئەو دەردەی لە بە ئەو تەبەقەی نهاتیە هیچ حکومەتی ئەوە نەنادیە. نەخۆشیەکە زیانی زۆری ماڵی بە ئاژەڵداران گەیاندووە. ئەو ناوچانەی ئاژەڵیان تێدا بەخێو دەکرێت بەدەیان مانگای مردار بووی لێ دەبینی. دەڵێن ڕۆژانە هانا بۆ بنکەکانی ڤێتەرنەری دەبن بەڵام لە کاتی دەوام پزیشکەکان نایەن و دەبێت بستە نۆرینگەکانیان. دكتور بويت عيادة بشري اما السبيانة تبي بتن موعد لو دار فلان محل ورعينا عيادة شعو سونري تبي لون كان باباري هم عيادة كسك نيا بربرسك نيا ليه برسي دكتور اتولو معاشي ولا دوناتنا او مخلوقاتي. وەزارەتی کشت و کاڵیش گلەی لە ئاژەڵداران هەیە کە لە کاتی هەڵمەتی کوتان پابەندی ڕێنماییەکان نابن و بەشێکیان ئاژەڵەکانیان ناکوتن. بۆ تەشەنە نەکردنی زیاتری نەخۆشیەکەش داوای پارەیان لە وەزارەتی دارایی کردووە. پێویستە بودجەیەکی بەپەلە دابین بکرێت بۆ دابینکردنی ڤاکسین چکە ڤاکسینەکەش گرانە و ژمارەی ئاژەڵی زۆریش دەبێ بکوترێ هەر بۆ ئەوەی پێویستە ئەمە داوای 1 میلیارد دینارمان کردیە کە پێویستە دابین بکرێت بۆ کۆنتڕۆلکردنی ئەم نەخۆشیە. تا ساڵی ڕابردوو لە باشووری کوردستان نزیک 600,000 سەرمانگا بەخێو دەکرا. ئەم ساڵیش بەهۆی قەیرانی دارایی ژمارەیەکی زیاتر هاونیشتیمانیان ڕویان لە کەرتی ئاژەڵداری کردووە. ئاژەڵداران لە 3 وەرزی ساڵدا ماندووبوونی زۆر دەچێژن بۆ ئەوەی لە وەرزەدا بەرهەمی ماندووبوونەکانیان هەڵگرنەوە کەچی زۆر جار لە بری قازانج دەسمایەکانیشان لەدەست دەچێت. بەختیار قادر ڕوودا و دەڤەری برادۆست.